کاریگەری تورکیا لەسەر هەرێمی کوردستان و عێراق زۆر گەورەیە و ئەو بەرژەوەندیانەی تورکیا کە لە هەرێمی کوردستان و عێراق هەیە شاردەماری ئابووری تورکیایە. بۆیە زۆر بەلای تورکیاوە گرنگ و استراتیژیەکەوە کاری بۆ بکە بۆ پاراستنی و درێژەدان بەو بەرژەوەندیانەی لە هەرێمی کوردستان و عێراقەوە بە تاکید کاریگەری گەورەتری ئەبێت و تورکیا لەوانەیە خەون بەوە ببینێتکەوە سەردەمی بڵێن عوسمانی و ئەوانە کە دەسەڵاتی تورکی بەسەر زۆر لە ناوچەکانی بڵێن کوردستانی باشوور و ڕۆژئاوا و باکوور و ڕۆژهەڵاتە هەبووە و تەنانەت داوای هەنێ لەو خاڵ و لووتکە استراتیژیانش دەکات کە لەم سنوورەی ئێمان ینی بەڵێ بە ئەم سنوورە هەمووی ینی ئەمە درێژکراوەی ئەوەیە کەوا کاتی خۆی سیاسەتی بڵێن سەردەمی عوسمانی کە هاتوون لەم ناوچەیە لەم وڵاتە شەڕیان کردووە و ئاڵێ ئەمە خوێنمان ڕشتووە لەم وڵاتە ئەبێ بگەڕێتەوە بۆ ژێر نفوزی دەسەڵاتی ئێمە و ناشارێتەوە کە تورکیا داوای ویلایەتی مووسڵ هەرئەکات و خەونی بەدیهێنانی ئەو ئامانجە ئەبینێت ئەگەرچی بە جۆرێکی تر ئەمڕۆ ئەو خەونە هاتووەتە دی تۆ کاتێک کە هەموو بەرژەوەندیەکان و لە هەرێمی کوردستانە بتانی ئەوەی کە بتەوێ بیکەیت و لە ڕووی ئابووریەوە کار بکەیت بۆ ئەوەی ئابووری تورکیا بەهێز بکەیت ئەمانە هەمووی استراتیژن کە تورکیا کاریان لەسەر دەگات بەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان نەمانتوانیوە بە یەک ئیرادەیی و یەک هەڵوێستی ڕوبەڕووی هەموو مەترسیەکانی چواردەور ببینەوە کە خۆی لە پەرلەمانی کوردستان و سێ سەرۆکایەتیەکە دەبینێتەوە کە پێویستە پەرلەمانی کوردستان زۆر بە کارایی کار بکات تەفعیل بکرێتەوە بڕیارەکان لەوێەوە یعنی دەرچن هەر مەترسیەک لەسەر هەرێمی کوردستان و ئاسایشی هەرێمی کوردستانە بێ پێویستە لە پەرلەمانەوە سیاغەی یاسایی و بڕیاری یاسایی بۆ بکرێت و بە یەک دەنگ و یەک دەست و یەک هەڵوێست ئێمە ڕوبەڕووی مەترسیەکانی دەرەوە ببینەوە بەڵام بەداخەوە ئێستا پەرلەمان زۆر لاواز کراوە و لایەنە سیاسیەکانیش هەریەکە و بە ئاراسە و بەرژەوەندی خۆی دەجوڵێتەوە سیاسی کوردی هاوکار دەبێت لەگەڵ سوپای تورکیا بێگومان لایەنی بەرامبەری کوردی پەرچەکردار و ڕەتفعلی ئەبێت بۆیە ئەم ئاسایشی هەرێمی کوردستان دەکەوێتە مەترسیەوە پێویستە هاوسەنگی ڕابگیرێت پێویستە سیاسیەکانی ئێمە زۆر وریاتر و زیرەکانەتر کار بکەن بتوانن هەرێمی کوردستان لەو مەترسیانەی کە دەستێوەردانی دەرەکی ئاسانەکە بێتە ناوە دەربازیکەن ئایا چۆن ئەتوانن دەربازیکەن و جۆری ئالیەتی کارەکە چۆنە ئەمەیان ئەکەوێتە سەر کارایی و توانایی سیاسەتمەدارانی کورد بەڵام بەداخەوە کە ئەمڕۆ ئێمە بەرامبەر بە وڵاتانی ئیقلیمی لاوازترین ئەوان لەسەر ئاستێکی باڵاتر سیاسەتەکەن و ئێمە هەر ئەبێ لەگەڵ لە ڕێگەی ئەوانەوە هەنگاو بنێن بۆ هەر ئامانجێک هەر کارێکە هەمانە ئەبێ بەرژەوەندەکانی ئەوانیش بپارێزین دیارە بەرژەوەندەکانی ئەوانیش لێدانە دیسان لە خۆمان ئەمەش دوجار زەرەرە بۆ ئاسایش و ئەمنی قەومی کورد بەگشتی ئەو هەڵمەتەی ئەو ئۆپراسیۆنێک کە تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان دەستی پێکردوێتەوە بەشێکی پەیوەندی بەو بنەمایەوە هەیە کە ئەمڕۆ لە جیاتی ئەوەی حەق هێز بێت هێز حەقە ینی هێز حکومی گیانەکە تورکیاش بە حکومیەوەی کە یەکێکە لە ئیمپراتۆرەتە گەورەکان و لە ناوچەکە ئەوێ ڕۆڵی گەورەی هەبێ یەکێک لەو بربەستانەی کە دێنە ڕێی بۆ فراوانکردنی پاوانخوازیەکەی خۆی طبعاً ئەو بەشە کوردیەکە لەوێ نیشتەجێ و لە ناویشانە ئەو بزوتنەوە شۆڕژگێڕیەکە پەکەکە و هێزە کوردیەکان هێزە ئۆپۆزیسیۆنە کوردیەکانی تر لە سەرکردایەتی ئەماکەن و بۆی کە ئەم پاوانخوازیە بەردەوام بێ ئەوەیە ئەم پاوانخوازیە سەر بگرێ ئەو لە ڕێگەی ئەوەی کە هەرچی هێزی هەبوو ڕەوایەتی هەیە و ئەتوانێت وەکو سەردەستەیە کە حکومی ژێردەستەکان بکە کورد وەکو نەتەوەیەکی بندەست لە تورکیایە هەمیشە بەو شێوەیە با بڵێن لە ڕێگەی بزوتنەوەی کوردایەتی و هەستانەوە خەباتی کردووە بەڵام دیارە لەبەرەوەی تورکیا لەوێ نیشتەجێەوە خاوەنی ئەم جۆرە لە بیرکردنەوەی هەمیشە پێکدادانەکان پێکدادانی توندن لە جاتیەوەی ئەم لەسەر بنەمای دیالۆگ و ئەوە کێشەکان چارەسەر بکرێن بەردەوام
لە ڕێگەی هێزەوە لە ڕێگەی منطقی هێزەوە نەک لە ڕێگەی حکمی شتێکی ترەوە تورکیا دەیەوێت ئەمە بکە و دەیەوێت بە ناوچەکانی دەوروبەریش بڵێت کە من نیازی ئەوەم هەیە کە لەم ئیمپراتۆرەتە گەورەیە کە خۆم سەردار بم خۆم حاکمی ئەو شوێنە بم لەبەرەوە کووتم یەکێک لە ڕێگریەکانیش کوردستانە بە تایبەتی ئەو بەشە لە باکوور کە چەند بزوتنەوەیکی شۆڕژگێڕی لەوێ هەن بەڵام بەهۆی ئەو پەیوەندی کە لەگەڵ لێرە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە کە پارتی نوێنەرایەتیەکە بە دەرەجە یەک ئەو هاو ئاهەنگی هەیە تورکیا لە ڕێگەی ئەمەوە دەیەوێت ئەم لەم سەرەوە درێژە بە و پاوەندخوازیە بدا و ئەمە مەترسێکی زۆر گەورەی هەیە هەم لە ڕووی کولتوریەوە هەم لە ڕووی نەتەوەییەوە هەم لە ڕووی ناوچەیەوە هەم لە ڕووی با بڵێن استراتیژێتی ناوچەکە هەموو ئەمانە ئەتوانم بڵێم ئەم هاوکێشەیە گۆڕانکاری بەسەردا دەهێنن و تورکیا بەردەوام لەم ڕێگەیەوە ویستویەتی با بڵێن بەشێکی گرنگ بێت و قورسایی خۆی بهێڵێتەوە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕێگەی بۆ خۆش دەکا و ئاسانکاریێکی زۆر گەوری کردو بووی کە بەردەوام ئەمە هەم تێکچوونی سەروەری خاکی عێراق هەم تێکچوونی سەروەری خاکی هەرێمی کوردستان ئەگەر قەرار بێ ئەمە حکوومەتێکیشمان هەبێ با بڵێن ئەو پەرژینەی کە ناوی هەرێمی لە ناوچەکەیە تورکیا بەسەر ئەمە شاباز دەدا و ئەمە ئەگەر بڕیار بێ ئەمە پیرۆزیمان هەبێ شتێکوی کۆمەڵک شتانێکمان هەیە کە شانازیان پێوە دەکەین شانازی بەڕاپەڕین و ئەو حکایەتانەوە دەکەین کە دەستمان پێوە گرتون و حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام یان با بڵێن پارتە دوو پارتی سیاسی بەهێز لە کوردستانە کە بەردەوام لە ڕێگەی ئەمەوە چکە ئێمە داهاتومان نییە بەردەوام لە ڕێگەی ڕابردەوە دێنەوە و حکمی خۆیان دەکەنەوە ڕەوایەت دەدەن بە شەرعی دەدەن بە حکمیان ئێمە لێرە ماڵێکمان دروستکرد ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە خۆ تورکیا لە ڕێگەی تێکشکاندنی ئەم ماڵەشەوە ئەنی خۆن بەوە بینێ هەموو ئەو ماڵە کوردیانی لە هەر چوار پارچە تێک بچن بۆی کە ئەو پاوەندخوازی خۆی دەست پێ بکەن بەرهەڵستی ئەم نێرە گەورە کە وەکوتم هەمیشە گەورەی لێنیشتووە کە ئەم خەباتە چەکداریە بە فکر و ئایدۆلۆژیاکی تایبەتیەوە بەردەوام بێت چونکە ئێمە توانین ئەم هێزەی کە ئێستا هەیە ڕیشەکێشی بکەین بەڵام ئەگەر قوتابخانەیەکی فکری هەبێ ئەگەر بنەمایەک هەبێ کە ئێمە لەسەر ئەم بنەمای خەبات بکەینەوەکانی داهاتووش دەتوانرێ بەم شێوە گۆش بکرێن لەبەرەوە وازانم هەرێمی کوردستان هیچ مەترسێکی نییە بۆ تورکیا تەنیا ئەو هێزە چەکداریە شۆڕژگێڕیانە نەبن ئەویش دەیەوێت لەم سەرەوە بەر بە و پلانە بگرێ و ئاسانکاری بکە بە ئۆفرە پاوەندخوازیەکە